كل هذول أولئك هم المفلحون تكون أمة. پاش چەندین کۆبنەوە لە گەیشتنی لایەنەکانی خورمات و بۆ کۆتایی هێنانی ناکۆکی و ئاسایی بوونەوەی دۆخی خورمات و بڕیاردرا بەوەی ئەو هەموو قولە سەربازیانەی کە دروستکراون لا ببرێن ئەمەش بۆتە جێی خۆشحاڵی هاوڵاتیانی شارەکە. خەڵک دووس خورماتی وەڵای ئەوەلجار باش نەبی سا زۆر باشە ئەم منطقەی ئاقسوویە جەماعەت اتفاقیان کرد کورد تورکمان عەرەب اتفاقیان کرد برجەکان گشتی تەفلیشکان ئێستا ئەو برجە تەفلیش بیە ئەمە نقطەکە ئەو نقطەیەکە دیش تەفلیش بیە. İnşallah bizim mantıkamızda hiçbir müşkile yoktur. Biz giderek Kürt mantıkasına, Kürt geli bizim mantıkamıza inşallah hapsi kar. ئێمە هیچ کێشەمان نییە کورد و عەرەب و تورکمان هاتوچۆ یەک دەکەن ئەوە جێگەی دڵخۆشیە کە ئەو قولە سەربازیانە لا دەدرێن. بەرپرسێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خورمات و ڕای دەگەێنێت بۆ زیاتر سەقامگیری و ئاشتی دەست پێش خەربوونە لە لابردنی قولە سەربازیەکان. لەم ڕۆژانەی ڕابردووە هاتینە سەر ڕێککەوتنیەک لەگەڵ لایەنی بەرامبەر کە ئێمە ئەو برجانەی کە دروست کراوە لە هەردوو لە برجی عسکەری کە قولەی بەرزن خەڵکی زۆر لەو برجانە ئەترسا و حیسابی وا کرد کەوا ڕۆژانی داهاتوو ڕەنگە هەم کێشە و ئاڵۆزی ڕوودا بۆی ئێمە وەکو کورد لە شارەکە هەستاین دەست پێشخەریەکمان کرد لە خۆمانەوە خولەکانی خۆمانمان ڕوخاند بۆ ئەوەی لایەنی بەرامبەریش سەیری ئێمە بکە و چاو لە ئێمە بکە و هەر بالفعل واش بوو دوای ئەوەی ئێمە خولەکانمان ڕوخان وردە وردە ئەوانیش خولەکانی خۆیان دەستی پێ کردووە و بەرپرسی ڕاگەاندنی حەشدی شعبی تورکمانی لە خورمات و شڕای دەگەێنێت لەسەر جێبەجێکردنی خاڵەکانی ڕێکەوتنی نێوانیان لەگەڵ کووردا بەردەوام دەبن. ئەمە یەکە هەردوو تەرەف کورد و تورکمان گەرەکیان ئەو مەشاکل زووی حەل بێت ئێمەش هێوەدارن ئینشاءڵڵا وەزوی ئەم باقیش ئەم برجەکانش تەواوی ئەرخێنن ئەمە یەکەمین دووەمین هەرچی خاڵش هەیە باقی خاڵەکانش سەرێکیان ئاسانە ئینشاءڵڵاش حەلەوێ عینەن ئەم دووس خورماتیەتە دووس خورماتی وەک هاشتاگران فەرق نییە هەمومان یەکین دووس بۆ هەمومانە. لایەنەکان و هاوڵاتیانی خورمات و ڕادەگەێنن کاوان ڕێگا بەدەستی دەرەکی نادەن برایەتی نێوان پێکهاتەکانی شارەکە تێک بدات بۆیە بە یەکڕێزی و تەبایەوە وەڵامی پیلانی دوژمنان دەدەنەوە. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورمات و